ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی کاتژمێردووتان پێشکەش دەکەین. پارتی چەپی ئەوروپا بۆ دانان بە مافی هیوای ڕێبەر ئۆجەلان نامەیەکی بۆ کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا نردوو داوای کرد هەنگاو بۆ دەستەبەرکردنی مافی هیوا بنێن. ڤۆڵتێر بایر سەرۆکی گشتی پارتی چەپی ئەوروپا کە نوێنەرایەتی 26 پارتی چەپی وڵاتانی یەکێتی ئەوروپا دەکات سەبارەت با دانان بە مافی هیوا نامەیەکی ئاڕاستەی لانبۆرگی سەرۆکی کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا کرد. ببورن لە نامەکەدا هاتووە داوا لە سەرۆکی کۆمیتەی ئەنجومەنی وەزیرانی ئەوروپا دەکەین دەربارەی مافی هیوا هەنگاوی کردەی بنن. هەروەها لە نامەکەدا باس لە بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا کراوە کە بە هۆکاری پێشلکردنی مافە کەسیەکانی ڕێبەر ئۆجەلە چەندین جار تورکیای شەرمەزار کردووە. هاوکات باس لە پێشلکردنی مافی هیوا لەلایەن تورکیاوە کراوە و ڕاشێنگاندووە بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا کۆتایی پێهێنانی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان و ڕاخساندنی میکانیزمەکانی ئەگەری ئازادکردن دانیشتنی 15 ئەیلول دەرفەتێکی چارە نووسازە. هەروە دەشڵێن بەڕێز ئۆجەلان بۆ بەڕێوەبردنێکی دیموکراتیکی و ئاشتیانەی هەرێمەکە دانووسانکارێکی سەرەکیە و ئازادی و بەشداربوونی لا بڕیارەکان نەک تەنها لا ڕووی دادپەروەریەوە هاوکات بۆ ئاشتیەکی هەمیشەی دیموکراسی و ئارامی پێویستیەکی گرنگ و کاریگەرە. دانیشتوانی گەڕەکی شێخ مەقسوودی حەلاب داوایان کرد کە مافی هیوا بدرێتە ڕێبەر ئۆجەلان بۆ ئەوەی کە بتوانێت سەرکردایەتی پرۆسەی ئاشتی بکات و دەشڵێن پێدانی مافی هیوا با ڕێبەر ئۆجەلان کلیلی سەرکەوتنی پرۆسەی ئاشتیە. ئەمژی وەک کوردێکی وڵات پارێز تەجدێ ڕەخنا دەکەن و ئەمبێن مافی ڕێبەرتی مافی هێوی هەیەگە قانبە دەرکەبە و وا پێبەژۆی بدەستی خوا بڕێبەوە بە حتا گەلێ مە گەلێ ڕۆژهڵاتە ناوین و گەلێ کورد ناودا بە ئاستا ئاشتیە و وەک هەویگینە. يعني حتى نها ثقات بوا دولتين نابه بيشروجي قانبه و برنامج قاطي دانين خدان قيله بك وام بتجديد سر برابو عند خوزن روبه وحتى نكو دولت ترك تش مره ناگیریه سر کو بوتن بند که اوشیتی سلامتی حتی نکوش بس و تجدید سر برابو و دولت ترک نخوز و شهر بسکنه نخوز سلامتی چه به نخوز آرامی چه به تم شهر دخوزه و وقت ملتی مکرموشی هم سلامتی و اوشیتی و وکافی دخوزن ربر آبو بانگا اوشیتی و سلامتی کر لحتی نکوشی ام دبینن دولت ترک تگاو ناویتنم لربر آبو پککجی فسخ کر گو هگر پککه یکی با استنگ به دناو جواک دنیای عالمی دو ام پککه فسخ دکن ام ودگارینن ریکا آشتی و سلامتی جنبو همو گلان لی حتی نکو تی دولت ترک بطایبت تی گاف ناویتنه حتی رجائی رو ام باندکن یعنی اف بخوا فکر و فلسفه ربر آبو جهمو جواکان را نجبو کردان تنه یعنی دیسا امی بین بانگا ربر آبو جبو آشتیه آزادیه سلامتیه لی حتی نکو تقاف لهمبر ربر آبو ناتن آویتن لهمبر گلان آویتن
کۆنگرەی ستار لە ناوەندی کۆنگرەکە لە شاری حەسەکە لە چوارچەوەی هەڵمەتی جیهانی دەمەوێت دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان ئەنجام بدەم ئاهەنگێکی موسیقایی بە بەشداری ژمارەیەک لە دایکان و ئەندامانی کۆنگرەی ستار و ژنانی تر کا پێشتر چاویان بە ڕێبەرۆجەلان کەوتبوو ڕێخست. ئەندامی کۆنگرەی ستار نەسرین مەجدەل جەختی لەسەرەوە کردەوە کاژنان و دایکانی شەیدان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەم ئاهەنگە ڕێک دەخەن بۆ پشتگیریکردن یازادی جەستەیی ڕێبەرۆجەلان و هەروەوتیشی کە هەمویان قوتابی قوتابخانەی ڕێبەرۆجەلانن. ئاهەنگەکە باوتنەوەی دروشمەکانی ئازادی جەستەیی بۆ ڕێبەرۆجەلان و ستایشکردنی بەرخۆدانی شەهیدان کۆتایی هاتوو ئامادەبووان دووپاتیان کردەوە تا گەیشتن بە ئامانجەکان و بەدیهێنانی ئازادی جەستەیی ڕێبەرۆجەلان لەسەر ڕێ و ڕێبازی شەهیدان بەردەوام دەبن. فستیڤاڵی نێونەتەوەی کەلتوری کورد لە 33هەمین ساڵدا لە دۆرتمۆند بڕیارە ئەنجام بدرێت و وەک فستیڤاڵی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ئەمساڵ پێشوازی لێ دەکرێت. ڕووکەنجان هاوسەرۆکی کۆنمەت داوای بەشداربوونی هاوڵاتیان لە فستیڤاڵەکە دەکات. وەک هەر ساڵ ئیساڵجی فستیڤاڵە چاند و هونەرا گەلەی کورد ناونەتەوی لە ئەڵمانیا لە باژارێ دۆرتموندê سێزدە ئیلۆنێدا تێل دارخستن. هەر ساڵ فستیڤاڵا me bi şiyarekî hat darxistin. Îsal jî şiyara me li gor rehê demê, li gor pêvajoyê bi civakekî demokratîk û ji bo aşîtiyekî mayînde bê li avakirin. Em îsal jî festîvala xwe bi vê rehê demê bi vê heyecanê me amade kir ku festîval ne tenî bi serê xwe müzik e, festîval çand e, festîval huner e, festîval nasname ye, festîval di civaka ku em têda lê dijîn, civaka diasporayê îrada gelê Kurd e. Ji ber vê ekê ku giring e gelê me tevlî festîvalê bibe, bi cilê xwe cilê netewî li festîvalê da wek hûn dizanin ku yani her sal bi ştantê xwarinê cûr be cûr ji welatan çar parçeyê Kurdistanê da çawa ku her parçekî li gor xwe tehmê debê wan hene, ştantê xwarinê hene, cilûberg hene, ştantê pirtûkan hene, ma zarok ma heye ku her sal gelek dîmenê xweş derdikevin, zarok li wê kêf û şahiyê dikin, ji bo jinên ciwan, ji bo bigîştî dayîkê me çadira emele heye. ئیسماعیل بەقای وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند لا کۆبوونەوەی نێوان عەباس ئەراقچی وەزیری دەرەوەی ئێران و ڕافایل گرۆسی بەڕێوەبەری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم لا قاهیرە گەیشتون بە لێکتێگەیشتنی هاوبەش. دەشڵە لێکتێگەیشتنەکە سەبارەت بە شێوازی مامەڵە و هەماهەنگیکردن لەم دۆخە نوێیە کە هاتوۆتە ئاراوە و ئەمەش هەنگاوێکی گرنگە بۆ ڕێگا دروستەکە. هاوکات میدیاکانی ئێران لە ئازاری بەرپرسانی وەزارەتی دەرەوەی بڵاویان کردوێتەوە ڕێکەوتنەکە بە جۆرێکە کە ڕێز و سەروەری ئێران لە بەرچاو گیراوە بۆی لە داهاتوودا هەنگاوی ئەرێنی بۆ جێبەجێکردنی دەگیرێتە بەر. وەزارەتی دەرەوەی قەتەر لەبارەی هێرش ئاسمانیەکەی ئیسرائیل بۆ سەرشاندی دانوسانکاری حەماس لە دووحەی پایتەختی وڵاتەکەی ڕایگەیاند بە تونترین شێوە سەرکۆنەی و هێرشی ئیسرائیل دەکەین. ماجد بن حەمەد ئەنساری ڕاوێژکاری سەرگۆزیران و وتەبێژی فەرمی وەزارەتی دەرەوەی قەتەر جەختی کردوێتەوە وەزارەتی دەرەوە سەرجەم لایەنەکانی ئاسایش و بەرگری شارستانی و لایەنە پەیوەندیدارەکانی ڕاست باردووە باپەلە مامەڵە لەگەڵ ڕووداوەکە بکەن و ڕێکارە پێویستەکان بگرنە بەر بە مەبەستی ئارامکردنەوەی دۆخەکە و گەرانتی سەلامەتی دانیشتوانی ناوچەکە و دەوروبەری. هەروەها وتەبێژی وەزارەتی دەرەوەی قەتەر ئاماژە بۆش کردەکە دەوڵەتی قەتەر هیچ سازشێک لەسەر ئەو ڕەفتارانەی ئیسرائیل ناکات کا بۆتە هۆی تێکدانی ئاسایشی هەرێمی. سوپای ئیسرائیلیش ڕایگەیاند دوانیوە ڕۆی ڕۆژی سێشەممە ژمارەیەک بەرپرسی حەماسی لە دووحەی پایتەختی قەتەر کردووەتە ئامانج و حەماسیش دەڵێ ئەوانەی کە کراونەتە ئامان شاندی دانوسانکار بوون.
ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل سەبارەت بە چۆنیەتی سیاسەتکردنی وڵاتەکەی و هێرشیان بۆ سەر قەتەر ڕایگەیاند سیاسەتی ئێمە ڕوون و ئاشکرایە و دوژمنەکانمان ناتوانن خۆیان لە هیچ شوێنێک بشارنەوە چونکە دەستی ئێمە بە هەموو شوێنانە دەگات کە بمانەوێت. ئاماژەی بۆش کردووە کە ئۆپەراسیۆنەکانمان بۆ سەر قەتەر ناوی ئۆپەراسیۆنی لووتکی ئاگر بووە کە بۆ سەر کەسایەتیە باڵەکانی حەماس ئەنجاممانداوە و ئۆپەراسیۆنەکە بۆ ئەوە بوو کە حەماس بزانێ ئەوان لە هەر کوێ بن بێگومان ئێمە دەستمان پێیان دەگات. ئەنجومەن یاسایشی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ئەمڕۆ چوارشەممە دانیشتنێکی بەپەلە ئەنجام دەدات بۆ تاوی توێکردنی هێرشەکە ئیسرائیل بۆ سەر دووحە و ڕۆژنامێکی ئیسرائیلیش ئاشکرای دەکات چەند هەفتەیەکە پلانیان بۆ هێرشەکە داناوە و پلانی دیکەش لە ئارادایە. ڕۆژنامەی معارفی ئیسرائیلی لە راپۆرتەکەیدا ئاشکرای کردەوە ئۆپەراسیۆنەکەی دووحە کە بۆتە هۆی هەوڵی تێرۆرکردنی سەرکردەکانی حەماس بۆ ماوەی چەند هەفتەیەک پلانی بۆ دانرابوو. بە پێی سەرچاوەکانی معارف دەستگای یاسایشی شەباک لە چاوەڕوانی ئەنجامە کۆتاییەکانی هێرشیەکەی قەتەردای و بەرپرسێکی هێزی ئاسمانی ئیسرائیل با ڕۆژنامەکەشی ڕاگەاندووە پلانەکە گەورەترە و ئەگەر هێور نەکرێتەوە بەردەوامیشی دەبێت. گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.